گواستنی کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین لە ڕاستیە ئێمە وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن و بەڕێوەبەرایەتی گواستنەوەی پارێزگای سلێمانی لە پێناو پاراستنی هاوڵاتیان لە توشبوون بۆ ئەم پەتە کوشندەیە کە دووچاری مرۆڤایەتی بۆتەوە. ئێمە کۆمەڵێک ڕێنمایی بە تەنسیق و هەماهەنگی لەگەڵ بەڕێز قایمقامی خەزای مەڵبەندی پارێزگای سلێمانی دەرمان کردووە بۆ برایانی شۆفێر کە خۆی لەم چەند خاڵانە بینێتەوە. یەکەمیان داوا لە برایانی شۆفێری تەکسی و پاسی خەتەکان و ناوشار و دەرەوەی شار دەکەین کەەوە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن کە دەری کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتا کوشندەیە. دووەمیان ئێمە داواکەینکەوە پاس و تەکسیەکان هەموو ڕۆژێ پاک ڕابگرێت و دەستکی دەرگای ئۆتۆمبیلەکانیان وە کوشتنەکانیان ڕۆژانە تاقیم بکرێت. ئێمە لێرەوە سوپاسی تەرمیناڵی شارەزورەکەین و سوپاسی بەرگری شارستانیەکەین کە داوامان لێ کردوون بەردەوام سەردانی گەراجەکان بکەن و تەکسی و پاسەکان تاقیم بکرێن لە پێناو ئەوەی کەوا ئەو میکرۆبە لە ناو تەکسی و پاسانە بێت. و من داواکارم لە برایانی شۆفێری هێڵەکان کەوا ژمارەی ئۆتۆمبیلەکانیان کەم بکەنەوە بۆ نیوە بۆ ئەوەی کە کەمترین پاس بوونی هەبێت لە گەراجە و ئەو نەفرانەشی کە باری یەکەن کەمتر بێت لەو ڕێژەی کە ئێستا باری یەکەن بۆ ئەوەی کەمترین نەفەر لە ناو پاسا بێت. هەروها داوایان لێ دەکەم کەوا لە کاتی بە ڕۆیشتنە پەنجەرەکانیان بکەنەوە بۆ ئەوەی هەواگۆڕکە لە ناو ئۆتۆمبیلەکانیاندا ببێت. هەروەها داواکارین لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویستکەوە ئەم دوو هەفتەی کەدادێ لە ماڵەکانی خۆیانە بمێننەوە و هاتوچۆ نەکەن و بۆ دابینکردنی پێداویستیەکانی خۆشیان هەوڵ بن سەردانی بازار نەکەن یا لە قەزا و ناحیەکانەوە نێن بۆ ناو سنتەری شار بەڵکو پێداویستیەکانە لە نزیکترین نقطەی لای ماڵی خۆیان لە مارکێتەکان لە سەیدەلەکان جێبەجێ بکەن. هەڵبەتە من سوپاسی برایانی شۆفێر و لە تەکسی و پاس دەکەم کە هەمیشە پاڵپشتمان بوون بۆ جێبەجێکردنی بڕیار و ڕێنمایەکان. سوپاس. سەبارەت بۆ بڕیارەی کە وەزارەتی ناوخۆ داوێتی بۆ هاتوچۆی نێوان پارێزگاکان کە ڕایگیرێت ئەو ڕێوشانانە دەرە چۆن دەگیرێتە بەربوونە لە تەرمیناڵی شارەزور هەموو ئەو هێڵانەی کە هەیە ڕاگیرێت نایان لەبێت لێرە نەفەر باتاتەوە یان چۆن دەبێت؟ سەبارەت بۆ بڕیارەی کە وەزارەتی ناوخۆ دەری کردووە بۆی کە هاتوچۆ لە بینی پارێزگاکانان نەبێ هەڵبەتە ئەمە لە چواردەی مانگەوە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە لە پێناو پاراستنی سەلامەتی هاوڵاتیانە بۆ ئەوەیە کە ئەم پەتە کوشندەیە سنوورێکی بۆ دابین بکرێت. ئێمە پێشتریش داوامان کردووە لە هاوڵاتیان کەوا هاتوچۆکردن کەم بکەنەوە تەنانەت سەردانی یەکتریش لە ناو با بڵێن سنتەری شار یا لە قەزا و ناحیەکان کەم بکەنەوە لە پێناو پاراستنی خۆیان چکان پەتە کوشندەیەکێ لە مشکلەکانی ئەوەیە کاتێک کە کەسێک تووشیە بێت بەخۆی نازانێت لەوانەیە بەدەیان کەسیکە تووشی ئەم ڤایرۆسە بێت لە ڕێگەی ئەم کەسەوە کاتێک پێ بزانێت کە لە کۆنتترۆل دەرچووە بۆیە چەند نەتوانرێت بە هاوڵاتیان لە شوێنی خۆیان بمێنێتەوە و سەبارەت بە هاتوچۆی نێوان پارێزگاکانیش ئەوە بڕیارێکە لەلایەن وەزارەتی ناوخۆ دەرچووە لە پێناو سەلامەتی هاوڵاتیان. ئێمە ئەوانەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبێ هەر ڕێنماییەکە بێ ئێمە دەست بەجێ ئاگاداری لایەنە پەیوەنددارەکان دەکەینەوە وەکو سندیکا وەکو تەرمیناڵی شارەزور وەکو گەراجی بەغا هەتاوەکو ئەوانیش ڕێگری لە هاتوچۆ بکەن لە خەتەکانەوە بۆ ئەو پارێزگانەی کە لە کەناڵی پێیان ئەم بڕیارەی کە دراوە سەبارەت بە ڕاکردنیان چۆن لەنێو پارێزگاکانە بەربوونە ناحیەکانی شەگرێتەوە و ناحیانەی کە سەر بە پارێزگای مەسەلەن سلێمانینی بەربوونە فۆرماڵ یا سەیسارا گەمانە حسابی پارێزگای هەڵەبجان بێتەوە ئایا لەم بڕیارەیە هەڵەبجەژۆک و پارێزگا حسابی بۆکەیان چییە؟ لە ڕاستیە هەڵەبجە پارێزگایەکی سربەخۆی بەدڵنیاییەوە کاتێک کە قەرارێک دەرەچێت بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان هەڵەبجە یەکێکە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و تەواوی ڕێنماییەکان بەسەر هەڵەبجەش و سلێمانی و هەولێر و دووەکیشە جێبەجێکرێت. بە هەمان شێوە ئێمە کەوتمان سنووری پارێزگا دیاریکراوە مەسەلەن پارێزگای سلێمانی سنوورەکەی دیاریکراوە هی هەڵەبجە دیاریکراوە هەولێر دیاریکراوە دووەک دیاریکراوە.
ئەمانە کە باسی کرەوە خاڵانە داواکاری یاخود بڕیارە ئەبێ جێبەجێ بکرێەوە. ئێمە ئێستا بۆ نمونە ئەمڕۆ لە تەرمیناڵی شارەزور بەسوپاسەوە کۆمپانیای تەرمیناڵی شارەزور هەستا بە ڕشاندنی پاس و تەکسیەکان و ئێمەش لەگەڵ بەرگری شارستانی تەنسیقمان کردووە کە ڕۆژانە پاس و تەکسی بە مەوادی تاقیم پاک بکرێتەوە هەتاوەکو بتوانین ڕێگری لە بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ئەم يعني هاتشوي شاري سليماني ده شاري سليماني او سليماني او سبي خطي خزانه حكم بتشاري شكون يرو ئێمە ئاماژەمان بە قەرارەکەی وەزارەتی ناوخۆدا وەزارەتی ناوخۆ ئەڵێ لە بینی پارێزگاکانە بۆ نمونە ئێمە پارێزگای سلێمانی چەند قەزاوناحەیەکی هەیە هەتا ئەو کاتەی جەنابی پارێزگاری سلێمانی قەرار ئەدا کەوا لە قەزاوناحەکانی شۆ نابێ هاوڵاتی سەردانی سنتەری شارکە ئاساییە هاوڵاتی ئەتوانێ ئاتوچۆ بکات. لە ڕاستیە هەر کەسێ سەرپێچکە ئێمە ئیجاعاتی ئیداری وەرگرین بەڵام لە ڕاستیە ئەمە پەتایەکە ڕوبەڕووی هەموو لایەکمان بۆتەوە ینی ئەمە نیە تەنها بەس چین و توێژێ بگرێتەوە بەس شارێکی گرێت بەڵکومە پەتایەکی کوشندەیە لەبەر ئەوە بێ هەمومان هاوکار بین بۆی کە توش نەبین. ئەم تەرمیناڵە داناخرێت بەس تەنها بۆ ئەو پارێزگانەی کە دەروی سنووری پارێزگای سلێمانیە ناتوانرێت لێرەوە هاتوچۆی پێ بکرێت. سەبارەت بە میدیاکانیش لە چوارچەی ئەم بڕیارەوە بنمونە ناتوانن هاتوچۆی پارێزگاکانی ترکەن بۆ حاڵەتێک یان ئەمە گشتییه؟ نا ئەمە زیاتر پەیوەندی بە هاتوچۆی با بڵێن هاوڵاتیانەوە هەیە بەڵام مەسەرەن بۆ نمونە میدیاکانە دەستگا ئەمنیەکانە کۆمەڵێشتی ترەیە ئەمە شتێکی سروشتیە بەڵە میدیاکار شتێکی طەبیعیە توانێت.